میوانانی خۆشەویست بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکەوە بە خێراتنی هەمووتانەکان زۆر زۆر بەخێر بێن. خۆشحاڵ و شادمانی نەمێوارەیە لێرە لە خزمەت ئێوەی بۆ یادکردنەوەی یەکێک لە هەرەکەڵە هونەرمەند و بەهرەمەند و داهێنەرە گەورەکانی ئێمە. ئەلبەتە دکتۆر هەڤاڵ ئەرکی منی زۆر سوکردی، شتێک نەما لەسەر ئەو هونەرمەندە گەورەیە کە باسی کەم تەنها ئەوەندە نەبێت کە بڵێین لە سەرەتاکانی ساڵانی 20 سەدەی ڕابردوو لە گوندی هەرمێلا لە نێوان سەقز و بۆکان مرۆڤێکی مەزن لەدایکە بێت، دەنگێکی ئەفسوناوی، داهێنەرێکی گەورەکە ئەگەر سەیرێکی ژیانی بکەین لە ڕاستی ئەوانەیەکی زۆر گەورەی هەیە. ئەویش ئەوەیە کە خوێندن و ئەکادیمیا و زانکۆ و پەیمانگا مرۆڤ ناکەن بە داهێنەر. ئەگەر سەیرێکی ژیانی حەسەن زیرە بکەین لە ناو کوێرەوەریە گەورابێ، هیچ کەسێک کەم مرۆڤێ لە دنیا بەقەدە و چەند مەسەلی بینی بێ، بەڵام ناو و ناوبانگ و بەهرە و توانە و دەنگەکەی بۆ هەمیشە بۆ هەزارەها ساڵ ویردی سەرزمانی هەمومانە، کە ئەمە وانەیەکی گەورەیە کە مرۆڤ لە ژیانە چۆکدانەیە و ئەو بەهرە و توانە شاراوانەی کە لە ناخیەتی بیدۆزێتەوە بۆ پەرەی پێبا و هەوڵباکاری لەسەر بکات. بەڕێزان، نەریتێکی زۆر جوانە بینم ئەمڕۆ لێرە، ئەویش ئەوەیە کە ئەگەر چیەمە لە یادێکی خەمبارە، یادێکە یادی کۆچی دوایی هونەرمەندی گەورە حەسەن زیرەکە، بەڵام لێرە بە ئاواز و گۆرانی و بە مۆسیقا یادی ئەو ڕۆژاکەینەوە کە ئەمە نەریتێکی جوانە و دکتۆر هەڤاڵی ژاماژێ پێیاکە ئێمە مردن و خەمباری و کارە ساتەکان نەبێتە هۆی وەستانمان، بەڵکو بتوانین یادی ئەو مرۆڤە گەورانە، یادی ئەو داهێنەرانی خۆمان بە خۆشی و شادی ئەو بکەینەوە، چونکە بەڕێزان هەندێک مرۆڤەیە لە ژیانە مردن و کۆچی دواییان لە ڕاستیە وانە و پند و دەرزی گەورەن بۆ ئێمە، بۆیە جێگەی شانازیەکە یادکردنەوەیان چنەیان ساڵانەیان بە چەقڵە ڕێزان و خۆشیەوە بکرێتەوە، چونکە ئەو مرۆڤانە مرۆڤی سوودمەند بۆ ژیان و بوونیان لە ژیانە وانە و پند بە عیبرەتە بۆ ئەوەی کە ئەزموونی لێوەرگرین و بەڕێچکەی ئەوانە بڕۆین. بەڕێزان، ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ماوەی ڕابردووە لەسەر ڕێنمایی و پێشنیاری زۆر بەڕێز دکتۆر تاوە ڕەسوول کاری زۆرمان لەم جۆرە بۆ هونەرمەندانی کوردستان کردووە کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە حزوری ئێوە توانیمانە خزمەتێکی بچوو بکەین کە سپۆنسەری ئەم کارە بکەین. لە ڕێگەی دوو پرۆژەی زۆر گرنگەوە ئێمە هەوڵمان داوە کە یادی هونەرمەندان بەرز ڕابگرین، کە مامۆستا حەسەن زیرەک یەکێک لەو هونەرمەندانەیە لە سەرەتاوە لە بیرمانم نەکردووە، ئەویش بە دروستکردنی پۆستەرێکی شیاو، ئەو پۆستەری کە لەسەر ئەم منەسەی بینن ئێوە پۆستەری ناودارانی کورد کە بۆ تا ئێستا بۆ 500 کەس کراوە، کە پرۆژەکە بۆ 1000 کەسایەتی ناوداری کوردە لە هەر پێنج پارچەی کوردستان بە کوردستانی سوودیشەوە. و پرۆژەی دووەمیشمان پرۆژەی دروستکردنی پەیکەرە کە ئێستا پەیکەری مامۆستا حەسەن زیرەک کە بڕیار بۆ ئەمڕۆ لەم مەراسیمە پەردەی لەسەر نادرێت، بەڵام بەداخەوە بۆی تەواو نەبوونی کارەکەەوە نەمانتوانی ئینشەڵڵا بەم زوانە و پەیکەرە کە پەیکەرێکی گەورە و جوان و هونەری و شیاوە بۆ مامۆستا حەسەن زیرەک پەردەی لەسەر نادرێت، کە ئەویش هەر بە پشتیوانی دارایی دکتۆر تاوە ڕەسوول دروستکراوە. ئێمە خوازین ئەم جۆرە یادکردنەوانە تەنها بۆ مامۆستا حەسەن زیرەک نەبێت، چونکە خۆتان نەزانێمەوە کورد ئەگەر لە شتی ترا شانازیمان نەبێت لە بواری ئەدەب و هونەرە، پشتی شێرمان لە شانازی کوردن بە داهێنەر و ئەدیب و نووسەرەکانی خۆمانەوە بەرەکەوێت. بۆیە حەق وایە یادی هونەرمەندانی تریشمان لەبینە چێبەرز ڕایان گرین و بتوانین لە ساڵیادی لەدایکبوونیانە یا لە ساڵادی وەفاتەکانیانە بۆ لەو مەراسیمی ئاوایان بۆ سازکەین، کە ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە لێرەوە بەڵێ لەدەی چیمان پێ بکرێت، چۆن بتوانین ئەو کاربین لە وێڵدانەیە لە خزمەت ئەدەب و هونەر و ڕۆشنبینی و هونەرمەندانی خۆمان نابین. و دووبارە زۆر زۆر سوپاس بۆ ڕێخەرانی ئەم مەراسیمەش.